بەڵێ سڵاوتان لێبێت دیارە لە شەوی ڕابردووە لە کاتژمێر هەشت لافاوێکی بەخۆر دەڤەری سۆرانی وەکو هاوشێوەی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان گرتوتەوە. لە شەوی ڕابردووەوە ڕێگای ئیداری سۆران بە پارێزگای هەولێرەوە پچراوە بە تایبەتی لەگەڵی عەلیبەگ تاوەکو ئێستا ڕێگانە بۆتەوە بەهۆی ئەو لافاوە بەهێزەی کەوا ناوچەکەی گرتوتەوە زەرەر و زیانێکی زۆر بەر ناوچە گەشتیاریەکان کەوتەوە کە بینن لێواری ڕێگاکانی زۆر قوڵ کردووە وای لێ کردووە کەوا چەند مەترێک خۆڵ لە شوێنەکان نەمێنێتن. لە ئێستادا تیمەکانی ڕێگاوبان سەرقاڵی ئەوەن کەوا ڕێگاکە بکەنەوە لێواری ڕێگاکان خۆڵ و بەردی تێیەکەن بۆ ئەوەی شۆفێران بتوانن هاتوچۆی تیادا بکەن. ئەگەر کامێرمانەکەم تەسوێری بکاتن وەکە بینین لەم لێوارانەش زۆر قوڵ بووینە وای لێ هاتووە کە چەند زیاتر لە مەترێک ئەم ناوچانەوەی لێ هاتووە کە قوڵ ببێتن لافاوەکە ئەوەندە بەهێز بووە. دیارە لافاوەکە لە خەلیفانەوە هاتووە لەم چیانەی ناوچەکە هاتووە لە کووری تەنجیش زیانێکی زۆر بەر ناوچە گەشتیاریەکان کەوتووە لە شەوی ڕابردووە لە کاتژمێر هەشتەوە تاوەکو ئێستا ڕێگاکان نەبوونەتەوە قەڵەباڵغێکی زۆر لە دەواازەی سۆرانەوە هەیە. سڵاوت لێبێتن ئەگەر بۆمان باس بکەی زەرەر و زیانەکانی ئەم ناوچەیەسی. ئێمە وەکو بەڕێبەرات چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆرانەوە نزیکەی دووشەوە وەکو ئێشەگر لە کەمپەکانمان دەماینەوە دەمانزانی بە پێی پێشبینیەکانی کەشناسی لافا وەردەستێت لەو شوێنانە بە هاوکاری کۆمپانیا کاڤین گروپ و ئامێرەکانی خۆمان هەر لە شەوی ڕابردووە نزیکەی کاتژمێر 8:30 دەستی پێکرد لافاوەکە بە بەردەوام کاریان تێدا کردووە تاوەکو ئێستاش بەردەوامن. زیانەکانی ڕێگایەکە هەر بەخۆ دەبینی نزیکەی کیلۆمەترێک درێژی ڕێگایەکە تەنشتە شانەکانی بە هیچ شێوەیەک نەماون. بەلای ڕاست نزیکەی مەترێکی قوڵ کردووە بەلای ڕووباریش بە نزیکەی 10 مەتر پانی و مەترێک زیاتری قوڵ کردووە. ڕووبارەکە زیانێکی زۆرشی گەیاندووە بە ناوچە گەشتیاریەکان و ستونی کارەبا و بۆڕی ئاو و تەواوی ڕێگاکە. ڕووبارەکە هیچ بربەستێکی هەبوو وای لێ کردووە ئاو بێت. بەڕای من زیاتر گەورەترین هۆکاری ئەو ڕووبارە جیالەوەی کە تەسک کرایتەوە لەلایەن شوێنە گەشتیاریەکانەوە. ئێستا گەر زوومی کامێراکەت بێ سەر شوێنە گەشتیاریەکان دەبینی لە بن چایەوە نزیکەی 10 مەتر هاتوونە بۆ ناو ڕووبارەکەەوە یەکێکە لە هۆکارەکان. چی پێویستە بکرێت چکە ئێمە بینین ساڵانی ڕابردووش هەمان شت دووبارە بۆ بەڵام زیانی ئەو جارەوە کە ئەبینین زیاترە. چی پێویستە بکرێت بۆ ئەو حاڵەتانە لێرە دووبارە نەبن؟ ئەمە هەر شەوی ڕابردوو جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە ئامادە بوو. پێمان ڕاگەیان ئەگەر بتوانین بودجەیەک تەرخان بکرێت یان ئەو شوێنە گەشتیاریانە نەمێنین یان کەناڵێک دروست بکرێت بە پاری 4-5 مەتر و پانی 6 مەتر و قوڵی 4-5 مەتر کەناڵێکی بۆ دروست بکرێت بۆ ئەوەی چیتر هەموو سار ئەو شتە دووبارە ئەبێتەوە. لە چەند شوێنی تر ئەگەر زانیاریتان هەبێت لە سنووری ئیدارەی سۆران زەرەر و زیان هەیە بە لافاوە؟ ڕێگای گەلی ئەشکەوتە لە مێرگە سۆر ڕێگا سەرچەکانی ڕێگای گوندەکانی سێلچە مێرۆز لەو شوێنانە زیانێکی تەواوی بەرکەوتووە. ڕێگای وەرتێ شاوێدی کە سۆران چۆمان تقریبان کەمەک ئەویش زیانی بەرکەوت بوو بەس بەو شێوەیە نەبوو. زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ دیارە لە شەوی ڕابردووەوە بەهۆی ئەو لافاوە بەهێزەی کەوا سنووری ئیدارەی سۆرانی گرتەوە زۆربەی ڕێگاوبانەکان جیران و هاتوچۆ پەچی کەوت و هەر بەهۆی لافاویشۆ لە تەواوی قوتابخانەکانی سنوورەکە پشووی فەرمی ڕاگەێنرا. ئەمڕۆ دەوامکردن لە هیچ قوتابخانەیەک نەبوو. دیارە وەک بینیتان و ئەم ئەندازیارەش ئاماژەی پێدا زەرەر و زیانێکی زۆر بەر ئەم ناوچانە کەوتووە وەکو بینن زۆر قوڵ بووە لێواری جادەکان. دیارە ساڵانی ڕابردووش کە لافاو هاتووە هەمان شت لێرە دووبارە بۆتەوە بۆیە ئەوەی پێویستە کاتن وەک ئەم ئەندازیارە ئاماژەی پێدا پێویستە کە چارەسەر بۆ ئەم ڕێگانە بکرێت بۆی لە کاتی هاتنی لافاوە زیانی هاوشێوەی دووبارە نەبێتەوە.